کات 7:30 بەرەبەیانی ڕۆژی یەکشەمەیە. قوتابیانی پۆلی 12 ئامادەیی بە زانستی وێژەی و پیشەیەوە ڕوویان کردوتە هۆڵەکانی تاقیکردنەوە تاکو و تاقیکردنەوە چارەنووسازەکەیان ئەنجام بدەن. لە کوردستان 107,130 قوتابی ڕوویان لە 2,175 هۆڵی تاقیکردنەوە کرد و سەرجەمیان لە یەک کاتدا دەستیان بە تاقیکردنەوەکە کرد. قوتابیانیش بە ئومێدەوە لە داهاتووی خۆیان دەڕوانن. بەشێکیان پرسیارەکانیان وەڵام نەدایەوە و شەتبیان کرد بە هۆکاری جیاجیا. بەشێکی تریشیان بە ئومێدی نمرەی بەرز هاتنە دەرەوەی هۆڵەکە و کۆشش بۆ تاقیکردنەوەی داهاتوو دەکەن. بەجێڕێی خوان خینەکەیمە باش پرسیارەکان عنی وەسەد بوو، نەزۆر قورس بوو نەزۆر گرانیش بوو، عنی وەسەد بوو. دائیمەن پێشبینی زۆر باش نییە، بەس 70 سەروی 75 جوانە. تاقیکردنەوەیەکی وەڵا باش و لە ئاستیمەدا بوو. وەڵای تاقیکردنەوەکەمە درو بەڵام من بۆی نەخۆشیەوە شەتم کرد. وازم تاقیکردنەوەکە هێنا دوای دەکەم وەرز بووم وەڵامی دەدەمەوە. امتحانێکی ئاسان بوو لە چاو ئەو خوێندنەی ئەمە کردبوومان، یعنی ئیمتحانەکان شتێکی لەناو کتابی گشتی بوو هات بووە، شتی ئاسان بوو لە چاو ئەو پرسیار و تاقیکردنەوانەی چەند سارە دەماندیت باش بوو، شێوەیەکی گشتی باش. خەرێک یەکەم جار باسییان دەکرد دەیانگۆ زۆر قورسە و زۆر لەو بابەتان، یعنی من شۆشیان دەکردی بەزەم جێم لێ نەدانێ، هەر گوتم بخۆم هەوڵی خۆم دەدەم و ئەوم کرد. ئیدی سومە ناو ئەوەی مشەوەش نەبووم باش بوو، زۆر بە ئاسانی جوام داوە. لای خۆشیەوە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم دەڵێت هەماهەنگیمان لەگەڵ سەرجەم وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان هەیە و لەسەر خەتین. لەبارەی دەنگۆی بڵاوبوونەوەی پرسیارەکانیش دەڵێت تاکو ئێستا وەڵام بڵاو نەبووتەوە. تەنیا لە ساڵی پاریش 12 باند کە بازرگانیان بە پرسیارەوە دەکرد دەستگیر کران. ئەمڕۆ لە کوردستان 107,130 قوتابی مافی بەشداربوونی هەیە لە تاقیکردنەوە گشتەکان کە دابەش بوون بەسەر 2,175 هۆڵی تاقیکردنەوە. هەماهەنگی لە نێوان هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی کارەبا، خوێندنی باڵا، گواستنەوە و گەیاندن، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی پێشمەرگە و هەموو لایەنە معنیانەی دیکە هەیەوە کراوە. لە ساڵی پاریش کاری زۆر گەورەیان کردەوە، بەس ڕەم بێ هەموو شتێک پێویست نەبوو بێ هەموو دەقەیەک باسی کەینەوە یا قسەی لەگەڵکەین. من بیرم دیە تەنها لە ڕۆژێکا 12 باند لەوانە گیرا بوون کە خەریکی ئەم بازرگانە نامەشروع بوون. بەڕاستی من بە هەموو قوتابیان دەڵێم ئەوانە کاری هەڵخەڵەتان بنن، نامەوێت بچمە ناو نهێنی بابەتی تاقیکردنەوەکانەوە، بەس بە ڕێزمان وەسا بەشدار دەزانێت لە ئاچێم شەوە بۆ خۆشی نەخۆشێت. سەعات 5 پرسیار لە هیچ محافەزەیە نەبوو، هیچ محافەزەیەکی کوردستان. تاقیکردنەوەی قۆناغی 12 ئامادەیی لە 27 حوزەیران تا 21 مانگی تەمووزیدا هاتوو دەخایەنێت. لە هەر هەفتەیەکیش ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێن. لەگەڵ ئەوەشدا ڕۆژانی تاقیکردنەوە لە کاتژمێر 6 بەرەبەیان تاکو 2:30 خولەک هێلەکانی ئەنتەرنێت دەپچڕێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.